بێگومان گرنگیدان بە پێست لای خانمانەوە زۆر گرنگە بەڵام هەست ئەەکەم پیاوانیش بە تایبەتی لەم ماوەی تازەیە زیاتر گرنگی بە پێستیانێن بێگومان هەچ کەسێک بێت گرنگە کە ئێمە لە سەرەتای تەمەنمانەوە دەستین بە گرنگیدان بە پێست بە ئەوی پێستمان بە جوانی بمێنێتەوە و ڕێگری بکەین لە پیربوونی پێشوەخت بۆ ئەوەی ڕێگەکانی ئەم شتەمان پێ بڵێ بەڕێز دکتۆر بورهان تاهیرمان لەگەڵ پسپۆری نەخۆشیەکانی پێست بەیانی باش دکتۆر دکتۆر گرنگیدان بە پێست جوان هێشتنەوەی ڕوخسارێکێکە لەو شتە گرنگانی کە بەلای خانمانەوە زۆر گرنگە بەڵام پیاوانیش بە هەمان شێوە ڕەنگە لە ئێستا گرنگ بێ بەلایەنەوە ئایا چۆن بتوانین وا بکەین کە پێستمان درەنتر پیر بپێت و پیربوونی پێوە دەرنەکەوێت وازوو خۆی لە ڕاستیان من هەموو جارێ وتومە با بڵێن پێسی تۆ پاسپۆرتی تۆیە ئەشتە هەر شوێنەیەکەم جار کە خەڵک سێتەکە سێری پێستەکان ئەنجا شتەکانی کابینێ بەڕای من باشترین شتەوەی بتوانین پێستێکی تەندروستە بێ پێستێکی پاکە هەبێ پێستێکی جوان چۆنە پێستێکە کە با بڵێن یەک ڕەنگ بێت پێستێکە گەشەی تابێ ئەگەر ئەو دوو شتێک تابێ گەشەیەکی تابێ بڵین بریسکێکی تابێ لە هەمان کاتا یەک ڕەنگ بێ پێوترێ پێستێکی جوان بۆی بتوانینەوەمان دەستکەوێت باشترین شتەوەی ئێستا بەرەو وەرزی پاییزەچین وردە وردە جەوەکە سار دەبێ یاخود با بڵێن وشکە بێت باشتر وایە ئەو کەسانی کە پێستیان سێنسیتیڤە یاخود با بڵێن هەستیارە باشتر وایە شێدارکەرەوەیکی باش بەکاربێن بۆ پێستیان ئەو کەسانی کە پێستیان زۆر وشکە ئەو بەبێ هیچ شتێک ئەبێت شێدارکەرەوەی زۆر باش بەکاربێنن بەنسبەت پیاوان و ژنانی شەوانی با ئێمە فەرقە نەکەین پیاوان یا ژنان هەردوو لایەنەوەی پێستێکی جوانیان هەبێ بۆ هێشتنەوەی پێستێکی جوان زۆر مهمە یەکێ لەو شتانەوەی کە بەردەوامی ئاو خواردنەوەیکی مەزبوطە هەبێ ئاو بخۆیتەوە خێرا و بشتوانی وەکوتم ئەگەر پێستەکەت وشک بوو شێدارکەرەوە بەکاربێنی ئەگەر پێستت چاور بوو هەرچۆنێ بتوانیت هەندێشت بەکاربێنی کە نەبێتەوەی ئەوەی کە پێستەکە زۆر وشک بێتەوە زیاد لە حەدی خۆی و بەکارهێنان شێدارکەرەوەکان لە کەسێک بۆ کەسێکە ئەگەڕێتی زۆری پێستەکەی بەتاکی دوایە کەسێکە پێستی چاور بێ شێدارکەرەوەکەی ئەبێ خەفیفتر بێ یاخود بەڵێن کاڵتر بێت بەڵام کەسێک کە پێستەکەی زۆر وشک بێ ئەبێ ئەو شێدارکەرەوەیە بەهێزتر بێ بەقووەتر بێ بەڵێ دکتۆر شێدارکەرەوە گەر ئێمە جارێکە باسی شێدارکەرەوەکان بکەین بێگومان ڕژەی چاورەکەی گۆرەوەکو باسی کرد ئایا کەسێک ئەگەر پێستی زۆر وشک بێ بە تایبەتی لە وەرزی پاییزاکە وشکبوونی پێست زەورترێ بێ لە ڕۆژەکان چەند جار دەتوانێت بەکاری بێنێت ئاساییەکە چەند جارێکی زۆر بەکاری بێنێتەوە بەپێی پێستەکە کەوتووەکو خۆت باسی کرد ئەگەر پێستەکە زۆر وشک بێ ئەتوانێت بەلانی کەمەوە ڕۆژی 2 بۆ تا 3 جاریش بەکاری بێنێ باشتر وایە ئێستا تا ئێستا شەتاومان هەرێشتا بەهێزە ئەگەر بتوانێت ئەو دژەخۆرانە بەکاربێنێ کە لەگەڵی شێدارکەرەوەی لەگەڵایە بۆ نمونە پێستەکە باشترە پارێزێ لەبەرەوە تۆ لە دوو جار پارێزراوی دژەخۆر تەنها بۆ ئەوە نییە کە شێدارکەرەوەی تابێ هەندێک جار با بڵێن ئەنتی ئەیجینەوەتە دژە پیربوونیشە و هەندێک جار ئەشت پارێزێ لە هەندێک خانەی سەرەتانی کە لەسەر پێستەکە دروستە بێ بەڵێ دکتۆر دژەخۆرۆک و هەمومان ئەزانین کە خاڵێکی زۆر گرنگە بۆ پارێزیاریکردن لە پێست لە پیربوون و دەرکەوتنی پەڵا بێگومان لە هەموو وەرزەکانە گرنگە و باس ئێمان بکە کە بۆچی گرنگە لە وەرزی سەرما و لەو کاتەشاکە خۆر بە تەواوەتی دیار نییە گرنگە کە کەسێک دژەخۆر بەکاربهێنێ بۆ پێستی نەک تەنها لەو کاتانەیە کە بەر تیشکی خۆری ڕاستەخۆکەوە ئێمە ئەڵین دژەخۆر هەموو کاتە زەورە تەنها ئەو کاتانە بێ کە باران نەبارێ یعنی ئەگەر دنیا هەوریش بێت تۆ هەرە بێت دژەخۆر بەکاربێنی ئەگەر هەتاو بێ هەرە بێت دژەخۆر بەکاربێنی ئەگەر با بڵێن لە هەموو حاڵتەکە توانی باشتر وایە کە بەکاری بێنیت تەنها ئەو کاتانەوێت کە باران نەبارێت و پێویستە پێی نییە بەڵام زۆربەی کاتەکانی کە ئەبێت دژەخۆر بەکاربێنی دژەخۆریش جۆری زۆرە هەندێک جۆری هەیە با بڵێن بۆ پێستێکی وشکە بێ هەندێک جۆریکە هەیە بۆ پێستێکی کە تۆ باسی کرد سێنسیتیڤ هەستیارە بێ هەندێک جاریکە هەیە بۆ پێستێکە بێت کە با بڵێن زۆر چەور بێت ئەبێ بزانی کەم دژەخۆرە بەکارهێنی بۆ کەم پێستە بەڵێ ئایا دژەخۆر کاتێکە بەکاری هێنیت ئایا یەکجار بەکاری بێنیت ئەمە بەستە لە ڕۆژەکە یاخود چەند کاتژمە جارە پێویستە کات دووبارە بکرێتەوە ئەو پرسیارێکی زۆر جوانە خۆی باشتر وایە دژەخۆر هەموو 2 ساعت جارێ بەکار بێ هەرچەنە هەندێک شەریکات هەن ئەڵەن ئەمە 24 ساعتە یاخود دەڵێن 6 ساعتە لە ڕاستیاوە تا حدێک با بڵێن مبالغەیەکی تایە یاخود باشتر وایە دژەخۆر هەموو 2 ساعت جارە دووبارە بکرێتەوە ئەگەر تۆ لە شوێنێک بووی مەجای ئەوە نەبوویت چوویت دەموچاوت شۆیان پاچکەیتەوە جاریکە لێبیتەوە بەسەرە لێبەرەوە هیچ زیانێکی نییە شتێک کەشەیە هەندێک کەس لای خۆمانە پرسناڵن ئایا دژەخۆر ئەگەر مەیکەپی لەگەڵا بێ یاخود با بڵێن ئایا باشتریان خراپترە بگرە باشترە چونکە تۆ 2 جارە پارێز لێت دەموچاوت لە
تیشکی خۆر و لە ڕووبار و لەو ئەڵترافایۆلەت لایت ئەو شتانی کە تیشکی خۆر تاثیر لە پێستەکەی تۆکات. دکتۆر بۆ کەسێک کە لە دەرەوە بێت و لەبەر ڕووناکی ئاسایی خۆرا بێت ئەمما باس دەکرد کە دووش کاتژمەجارە دووبارە کات ئەگەر کەسێکیش لە ژوورەوە ببوون کەس لە ئۆفیسێکە ئیشەکە لە شوێنی داخراوە ئیشەکە پێویستەکە بە هەمان شێوە دوو کاتژمەجارە دووباری کاتەیە پێویست نییە. بە هەمان شێوە پێی ئەو پێستەکەوت گەر پێستەکە وشک بێ وتمان ئێمە کوشەدارکەرەوە دوایین بەکاری بێنین بەڵام ئەگەر پێستەکە چەور بێ لە شوێنێکە بێ با بڵێن تشکی خۆریتیانە بێ لەوانە یەک جار کافی بێ لە ڕۆژەکەیە پێویست نەکە بەڵام کەسێک پێستی وشک بێ باشتر وایە دژە خۆرەکە بەکاربێنە لەگەڵی شا کوشەدارکەرەوە ئیشی خۆیەکات. دکتۆر باسی ئێستا چەند شتێکمان کرد و دژە خۆر و شێدارکەرەوە ئەگەر تۆ باسی ئەومان بۆکەی بە دوای یەکتریاوەتە بە سکوێنسێک کاتێک کەسێکە بە بەیانیان هەڵەسێ ڕوتینی پاکردنەوەی دەموچاوی چۆن بێ لە چیەوە دەست پێ بکات دوای شتنەکە پێویستەکات چی بەکار بهێنێ واتە ئەو بەرهەمانی کە بەکارێنێ بۆ منمونە شێدارکەرەوە دژە خۆر مکیاجەکان ئایا ئەمە بە چ بە دوواداچوونێکی یەکتریا بەکار بهێنرێ باشترە؟ بەڵێ من پێش هەموو شتێمەوە بڵام ئێستا بەرەو تۆزێک وەرزێکە چین تۆزە ساردە بەرەو فێنکیە چین باشتر وە لە هەموو شتێ مهمترەوەیە کە خۆتە شۆی یان دەموچاوتە شۆی ئاوەکە زۆر گەرم نەبێت ئەبێ ئاوەکە با بڵێن لە بینی حدەکە بێ نە زۆر گەرم بێ نە زۆر سارد بێ چونکە هەندێک کەس بەوەی ڕاهاتوە زانێت گەر پێست ئاوێکی زۆر گەرم بەکاربێنێ پێستەکەی پاکە بێتەوە بە عکسەوە هەندێک جارە بێتە هۆی ئەوەی کە زیان بە پێستەکە بگەێنێ لەبەرەوە باشتر وایە ئاوەکە زۆر گەرم نەبێت ئەگەر زۆر ساردیش بێ ڕەنگە بە باشی سوودی پاک نەکرێتەوە ڕێک وایە سوودی دەنابین لەو حاڵتە لەبەرەوە باشتر وایە ئێمە هەموو کاتێکڵین بە ئاوێکی شلەتێن دەموچاو شۆ یاخود خۆت شۆ کە لە ئەخیرە تەواو بێ ئەتوانیت چەند شەڵپێکی ئاوی سارد بێ بە دەموچاوتە لەبەر چی ئەمە یەکەم ئاوە گەرمەکە یاخود ئاوە با بڵێن تا حدی تۆزە گەرم بێ کونیلەی پێستەکان کاتەوە ئۆپیسی و شتە هەموویەتی دەرەوە کە ئاوە سادەکەی لێ لە ئەخیرەوە پێستەکە هەمووی دا ئاکات کونیلەکان ناڵە پیسی تێبچێ ئەمە یەکەم شت دوایەوە گەر تو با بڵێن زۆربەی ئافرەتان کە ئەچن بۆ ئیش حەزەکەن مەیکەپ بکەن لە هەموو حاڵەتێکە تۆ باشتر وایە پێش هەموو شتێک دژە خۆرێ بەکاربێنی دوای دژە خۆرەکە ئەو دژە خۆرەکانیش ئەگۆڕە لە کەسێکەوە بۆ کەسێکیکە هەندێک دژە خۆر هەیە گەر مەیکەپی خەیتە سەر جۆری پێستەکە تێک نایەت هەندێککە هەیە بەعکسەوە ئەگەر ئەوە بەکاربێنی لەوانەیە با بڵێن تا حدی دژە خۆرەکە بریسکەوە بەسەر دەموچاوتەوە یان شکڵێکی جوان نەیە لەبەرەوە بێ هەندێک دژە خۆر بەکاربێ بە تایبەتی بۆ ئەو خانمانی کە مەیکەپەکەن کەمات بێ با بڵێن تۆزێک هەز نەکەی بریسکێکی دەسەر دەموچای دروستە بێ شەوری کەمتر بێ بەڵێ دکتۆر شێدارکەرەوە لە دوای دژە خۆر بەکاربهێنێ لە پێش دژە خۆرەوانێ فەرق ناکە گرنگ ئەوەیە تۆ دژە خۆر بەکاربێنیم دژە خۆرەکەش باشتر وایە ئەو جۆرە بێ کە مینراڵیتە یاخود با بڵێن ئەو جۆرە بێ کە نایڵە تیشکی خۆرەکە هەڵمژێ ئەیگەڕێنێتەوە چونکە ئێمە دوو جۆر دژە خۆرمانەیە جۆرێکمانەیە هەڵێمژێ بەڵام نایڵە تەئسیر لە پێستەکە بکە جۆرێکەمانەیە ئیگەڕێنێتەوە باشتر وایە لەو جۆران بێ کە ئیگەڕێنێتەوە لەو کاتە هیچ زیانێک بە پێستەکە ناگەێنی. دکتۆر شتێکی گرنگ لە دژە خۆراکە زۆر باس ئەکرێ SPF-ەکەیەتی واتە ئەو فاکتەرەیەتی کە پارێزگاری لە پێستەکە ئەکا ئایا بۆ کەشوهەوای ئێمە و لە وەرزی پاییز و زستانە چ دەرەجەیەک باشە بۆ ئەم کەشوهەوایکە بەکار بهێنرێت؟ حەزم لەو پرسیارەژەوە هەر دژە خۆرێک SPF-ەکەی لە سی کەمتر بێ ینی هیچ سوودێکی نیە وەکو ئاو وایە تۆ بێ دژە خۆرێ بەکاربێنی کە لە سی بەرەو سەرەوە بێ SPF-ی سی زۆر باشە 50 باشە ئیتر بینی سی و بە بەڵم 50 ئەوە فەرقیان نییە بەڕێی من بەپی چ دژە خۆر بە پێستی تۆکەوێ گرنگ ئەوەیە نقطەی دووهم ئەوەیە کە لە سی کەمتر نەبێ هەش دژە خۆرێ بەکاربێنی باشە تاوان گەر کوالیتی دژە خۆرەکە باش بێ زۆر باشترە چونکە هەندێک دژە خۆرێک کوالیتیەکان زۆر باشە دژە خۆری فەڕەنسی هەیە لەبەرەوەی کوالیتیەکەی باشە لۆ بڕوام کە سوودی زیاتریشی هەیە هەمووکو شێدارکەرەوە هەمووکو دژە پیر بوون هەمووکو ڕێگریکردن لە هەندێک نەخۆشی پێستیش. دکتۆر خاڵێکی گرنگ بۆی ئەم پرسیارم کرد هەندێک جار لە بەرهەمەکانی جوانکاری ئەو پشتانی کە خانمان بەکارهێنن نووسراوە کە SPF-ی بۆ نمونە 15 کەمێکی تایە بێگومان ئەمە بەس نییە بە تەنیا بۆ پاراستنی پێستەکەت نەخێر. دکتۆر خانمان باسی لەوت کرد کە بەشێکی گرنگی جوانی پێست ئەوەیە کە بریسکێکی تیابێت و درەوشانەوەیکی هەبێ زۆر جا خانمان لە ڕێگەی مەیکەپ و مکیاژەوانێ ئەم بریسکەیە یاخود ئەم درەوشانەوەی دروستەکەن بۆ پێستی خۆیان ئەمێ باسی ئەو بکەین کاتێک کە خانمە گەڕاتە ماڵەوە کارەکەی تەواو بووە یاخود لە شەوان پێش نووسنا چۆن گرنگە کە پێستەکە بە باشی پاک بکرێتەوانێ ئەو مکیاجەی لێ نەمێنێ و ئایا مکیاج بە شێوازێکی گشتی تا چەند کاتژمێرەگەر بە پێستەوە بێ ئاساییە؟
ئەگەر بێمە بڵێن وەکو دکتۆر باشترین شتەوەی کەمترین میکیاج بەکاربێنی کەمترین میکیاج کە شکڵێکی جوانت باتێ تۆ چونکە زۆرترین میکیاج ئەچێت چیەکە کونیلەی پێستەکان نەگرێت کە کونیلەی پێستەکان ژیرە بە تایبەتی لەو کەسانی کە پێستیان چەورە بێتەوە دروستکردنی زیبکە بێتە هەندێک جار دروستکردنی با بڵێن تەڵخیەک لەسەر دەم و چاوکە بریسەکەی کەمترە کاتەوە لەبەرەوە چەند بتوانی کەمترین میکیاج کەمترین کات پێوەی بێ زۆر باشترە بەڕای من مهمترین شت ئەوەیە کە کاتێککە تۆ شتە ناو جێگاوە کاتی خەوتن ئەوێ بە هیچ شێوەی میکیاج پێوە نەبێ باشتری ژوایە بە تۆنەر بێ بە هەر شتە بێ کە شتە لەگەڵ پێستەکەی توە بگونجێ پاشی کەیتەوە پاش پاکردنەوەکە ئەنجاگە بتوانانی ئەگەر پێست دووشک بوو شێدارکەرەوەیشی لەگەڵا بەکاربێنی ئەوەشت بیر نەچێ هەندێک جار ئێمە هەندێک ئافرەتانمان هەنوانی کە تەمەیان لەسەر و 35ەوەیە باشتر وایە هەندێک کرێمات بەکاربێنن یاخو سیرەم بەکاربێنن شەوانە مش لەبەر چییە بەوەی ئەو پێستەکە تۆزە گەشەکەی بمێنێت چونکە ئەو مادانێکە ئێمە بەکارێن بە تایبەتیوانی کە کۆلاژینی تایە وا لە پێستەکە درەنگتر پیر بێت درەنگتر خەتی تێبکەوێ گەشەکەی تیا بمێنێ مە بێژگەلەوەی کە هەندێک شتەکرێ بۆ نمونە پلازما ئەکرێ بۆ دەموچاو پلازمای دەموچاو چۆنە دەموچاوەکە با بڵین ئێمە بریناریەکەین دوای هەندێک شتەخینە سەر دەموچاوەکە ئەمە خۆی لەخوای بێتە هۆی تازەکردنەوەی پێستەکەش بەڵێ دکتۆر باسی ئەوەت کرد کە کۆلاژینێکێکە لە پێکهاتە سەرەکیەکانی پێست و یەکێکە لەوانێکەوە ئاکا کە پێستەکە بە شێوازێکی تەندروست و تون بمێنێتەوە زۆر بەرهەم هەیە بۆ نمونە هەیە وەکو شروب وایە و وەکو شلێک وایە ئەخورێتەوە هەیە بە حەب و هەشە لەگەڵ تێکەڵەیەکە کە ئەدرێ لە دەموچاوەکو تۆ باس کرد ئایا لەمانەیە کامیان گرنگترە و کامیان زیاتر لێکۆڵینەی لەسەرکراوە کە سوودی هەبێت و خانمان زیاتر بەکاربێنن یا چ پیاوانیش بێ کە هەست بکەن کە پێستیان بە جوانی و بەتوندی بمێنێتەوە ڕاستە بەڕای ئێمە وەکو دکتۆری پێست باشترین شت ئەوەیە کە کۆلاژین وەکو حەب بخورێ یاخود وەکو سیرە بخورێ وەک لەوێ وەکو کرێمێک بەکاری بێنی چکە وەکو کرێم بەکاری بێنی لەوانەیە تەنها لە حەدێکی کەمە ئیسفادێکی کەمی لێ بکەی بەڵام وەکو خواردن بخورێ زۆرتر سوودی لێبینی چکە کۆلاژین بۆ قژە بۆ پێستە بۆ نینۆکە بۆ هەموو شتێک ئیسفادەی خۆی هەیە بەڵێ دکتۆر وەکو باست کرد شەوان ئەو کرێمانی بەکارهێنرێ بێگومان نەزانین چەندین جۆر براند هەیە ئایا گرنگترین شت کە لەو کرێمەیە هەبێت چییە بۆ نمونە هەندێک کرێم هەیە پێی ئەوترێت کرێمی شەوان ئەوە وەکو ئەوەی کە جەنابە باس کرد هەندێکیان پێکهاتەکانیان ڕەنگە جیاواز بێ بۆ نمونە شێدارکەرەوە ئایا بە شەو بەکار بهێنرێت یاخود چ شتێکی گرنگە لەو کرێمی شەوانە کە پێشنووسن بەکار بهێنرێت بە تایبەتی ئەو کە خانمانی ماڵین لە دوای تەمەنی 25ەوە و دە کۆلاژین لە جسماکەمە بێتەوە کۆلاژینیش گرنگە بۆ بابڵێن بۆ تۆمکردنەوەی پێست بۆ قژ بۆ نینۆک بۆ ئێسکان بۆ ماسوولەکان بۆ هەموو شتێمەیمە چکە جۆرێکە لە پرۆتین کە تۆمکردنەوەی پێستەکە ڕاگرێ لەبەرەوە باشنی شتوە ئەو کرێمانی کە شەوانە بەکارە دەکێت لەو شتانە کۆلاژینی تیاابێ مادەی کەشەی پێوتری هالۆرۆنیک ئەسید هالۆرۆنیک ئەسید چییە فیلەرەوەی کە ئێمە بۆ نەخۆشەکەین بەڵام بمانەوە ڕوومەتی بەرزکەین و یاخود لێوی جوانکەین ئاتەن لەو کرێمانە باشتر وایە هالۆرۆنیک ئەسیدیشی تیابێت لەگەڵیشیان هەندێک جار ڤیتامین سی و هەندێک ماوەدیکە کە پێستەکە جوان تۆن ڕاگرێت دکتۆر خانمان ڕەنگە زیاتر حەز بکەن کە ماسکی سروشتی یاخۆت هەندێک جار لە میوەکان دروست دەکرێت یا لە چەند شتێکی تر دروست دەکرێت بەکارێنن بۆ پێست ئایا وەک بۆ نمونە سیرەمێک کە بە تایبەتی ڤیتامین سیە هەمان سوودی ئەو میوەی هەیە کە ئەدرێ ڕاستەخۆ لە دەموچاو ئاتۆ ڕێنمایەکی کە بەکار بهێنرێت ئێمە وەکو دکتۆری پێست بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوانی ماسکی سروشتی بەکاربێ لەبەرەوەی سیرەم یاخود هەچ کرێمێکی کە بەکارێ بۆ دەموچاو خۆی هەر لەو شتانە دروست کراوە بەڵام چی کراوە خەڵتەکەی لابراوە ئەوەی کەس زیان نەگەێنە بە پێستەکە تەنها ئەوە جاکراوەتەوە کە سوودی هەیە بۆ پێستەکە لەبەرەوە ئێمە ئەوکو دکتۆری پێست قەت لەگەڵەوانین کە هیچ ماسکێ بەکار بێ چونکە هەندێک جار ئێمە تووشی هەندێک حاڵتە بین نەخۆشەکانیان بۆ لامان تووشی مزعافاتی زۆر گەورە بوون هەندێک جار با بڵێن بۆ نمونە چوون ئاوی لیمۆیان بەکارهێناوە ئەگەر من بڵێ ئاوی لیمۆ ئەڵێن بەس بۆ تەباخپاکردنەوە باشە نەک بۆ پێست بەکاری بێنیت لەبەرەوە ئێمە وەکو دکتۆری پێست لەگەڵەوانین کە ماسکی سروشتی بەکار بێ دکتۆر خاڵێکی تری گرنگ بێگومان بۆ پاراستنی پێستمان و هەموو جەستەمان ژیانێکی تەندروستە ژیانێکی تەندروست شازی ژیانێک لایفستایلێک کە زۆر گرنگە بۆ بە جوانی هێشتنەوەی پێست و ڕەخسارمان بۆ ڕێگریکردن لەوەی کە زووتر پیر ببین چییە؟ زووتر درەنگتر پیر ببین درەنگتر پیر ببین ڕێگریکردن لەوەی کە زوو پیر ببین باشە زۆر چاکە چەند شتێکی زۆر زەورە لە حیاتەکە بیکەی بۆ نمونە خەوێکی باشت هەبێ ینی بەلانی کەمەوە 6 بۆ 8 ساعت بیر لەوە نەکەینەوە کاتێکە بیر لە پێستمانەکەین نانە خەو سوودێکی زۆری هەیە بۆ پێست کە بتوێت پێستێکی جوانت هەبێ بتوانانی بەلانی کەمە 6 بۆ 8 ساعت بخەویت
بتوانی ئەکسەرسای وەرزش بکەیت ینی وەرزشێکە لەو شتانێک کە خوێنە چێ بۆ هەموو لەشت ئێشە لەوانش کە دەم و چاوتە پێستە لەگەڵی شە بتوانی خواردنەوەی ئاوێکی زۆر چەند بتوانی ئاو بخۆیتەوە ئاو سوودێکی زۆر گەێنێ بەلەشت بە تایبەتی کەمە بەرەوە واچین کە پێستمان وشک بێتەوە تۆ چیەکەی کە ئاوە خۆیتەوە سوودێکی زۆر گەین بە پێستەکەت لە هەمان کاتشا من هەموو جارێ وتومە بەکارهێنانی دژەخۆرێکی باش بۆ پێست. بەڵێ دکتۆر کۆتا خاڵە دژەخۆر بۆ ئەمێ باسی ئەوە بکەین کە دژەخۆر بە هەمان شێوە چۆن بۆ کەسانی گەورە گرنگە بۆ مناڵیش گرنگە لە تەمەنی مناڵیەوە بۆ مناڵەکانمان بەکاری بێنین تۆ گرنگی ئەومان بۆ باسکی کە بێگومان بێجگە لە جوانهێشتنەوەی ڕوخسار دژەخۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کە بمان پارێزێ لە چەندین نەخۆشی پێست و پەڵە و تەنانەت شەرپەنجی پێستیش ئەمە تا چەند گرنگە بۆ مناڵان بەکار بهێنرێت. ڕاستە دژەخۆر وتمان چۆن بۆ پیاوان گرنگە بۆ ژنانیش عینەشت لە هەمان شێوە بە هەمان شێوە بۆ مناڵانیش زەڕورە چونکە مناڵ تۆ ئەگەر ئەوڵ لە سەرەتای ژیانیەوە ڕێگەی لەو بکەی کە خاڵی بچوو لەسەر دەموچاوی دروست نەبێ بە تایبەتی ئەو مناڵانی کە پێستیان سپیە یاخود بەڵێن پێستی زوو تێک نەچێ باشتر وایە دژەخۆرێکی باشی بۆ بەکاربێنی دژەخۆری خاصەیە تایبەتە کە بە مناڵان. دکتۆر ئەگەر ئەو دوو بەرهەمە بۆ من ئەوەی مناڵ و ئەوی گەورە چ فەرقێکیان هەیە کە باشتر بێت هی مناڵەکە بەکاربهێنی بۆ مناڵەکە خۆی وەک لەوەی کە دژەخۆرە بەکاربێنی کە ئاستایە و بۆ کەسێکی گەورەیە خۆی شەریکات تۆزە فەرقیتیاکەن فەرقەکە لە چیایە ئەو دژەخۆرانەی کە بۆ مناڵ بەکارە کەمتر مادی شیمیایی تایە بۆی کەمتر بێتە هۆی کزانەوەی پێستەکە لە مناڵانە و جوانتریش پێستەکە ڕاگرێ لەبەرەوە بەڕێی من ئەگەر هەر هیچی دەست نەکە و دژەخۆری گەورەش بەکاربێنی بۆ مناڵان قەی ناکە بەڵام ئەگەر هەبێ خۆی تایبەت بە مناڵان بێ باشترە. بەڵێ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانت